سڵاوتان لەبێ بینەرانی ڤار میدیا. ئەمە جوسایدی ئاجۆمەرانە کە لە ساڵی 2011ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دروستکردن و نۆژەنکردنەوەی ئەم جوساییدا کە درێژی 16 کیلۆمەتر بوو، بڕیار بوو 16 کیلۆمەتر ئەم جوساییدە تەواو بکەن. بەڵام لە 2011ەوە تاکو ئێستا تەنها 8 کیلۆمەتر تەواو کراوە، کەواتە نزیکەی 17 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران نەیانتوانیوە پرۆژەی جوسایدی ئاجۆمەران کە درێژەکەی تەنها 16 کیلۆمەتر بوو تەواو بکەن. ئەمە لە کاتێکدایە ئەم جوسایدە یاخود ئەم ڕێگایە بە شادەماری ئابووری هەرێمی کوردستان و هەولێر دادەندرێت. بەو پێی مەرزی نێودەوڵەتی ئاجۆمەران دەکەوێتە سنووری ئەم جوسایدا. بۆیە ساڵانە چەندین ملیار دۆلار لە مەرزی نێودەوڵەتی ئاجۆمەران دەهات دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام تاوەکو ئێستا حکوومەت نەیتوانیوە جادەیەک یا جوسایدێکی شایستە بۆ هاوڵاتیان و خەڵکی ئەم ناوچەیە دروست بکە یاخود بنیاد بنێ. ئەوەی دەیبینن ئەمە تۆز و خۆڵی ئەم جوسایدەیە کە 17 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵیتی و تا ئێستا نەیتوانیوە جوسایدەکە تەواو بکات. عەبدۆڕوستایی، ڤار میدیا، ئاجۆمەر. قسەی کۆتایی ڤار دەیکات.